میکانیزمی دامەزراندنەکەی ئێمە لە پێشان میلاکمان داوا کردبوو ڕزامەندی ئەنجومەنی وەزیران درراوە لەسەر دامەزراندنی میلاکەکان لە ئێستادا بۆ هەڵبژاردننی ناوەکان بۆی کە ئەم میلاکە ببێتە ناو نزیکەی هەفتەیەک ئێمە لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی و پارێزگای هەڵەبجە خەریکی مناقەشەکردنی میکانیزمەکەین و ئەخیشت لەسەر ئەوە ڕێکەوتین کە خاڵبەندیەکە هەر چۆنێک بێ فۆرمەکە بە هەر شێوەیەک بێ لە ڕێی ئۆنلاینەوە بکرێ لەبەرەوەی کە شتیشی عەدالەت بێ و بە سیستەمێکی کۆمپیوتەری ڕێکوپێک بکرێ ئیتر لەسەر چی خاڵ چەندە ئەنرێ و چۆنەڵی چ بەشێک چەند خاڵی ئەبێ ئەمە مۆزوع ئایشیکەیە بەڵام بە کۆی گشتی هەر ئەبێ بە سیستەمی ئۆنلاین بە فایلێکیان لە پێیجی وەزارەت یا لە پێیجی بەڕێوەبەرایەتی گشتی دانرێت تاوان ئێمە لیژنەیەکی بۆ ئامادەکراوە لە وەزارەتی تەندروستی بەڕێز کاکتۆر خاڵە سەرۆکی لیژنەکەیە خۆم لە لیژنەکەم لەگەڵ نوێنەرێکی پارێزگای هەڵەبجە شتێکی سەرەتایی دانراوە بەڵام خۆ دەزانی هەر شتێکە تەسبیت کرێ بە فەرمانێک تەسبیت دەکرێت کەی فەرمانەکەی جەنابی وەزیر دەرچوو لەسەر میکانیزم و خاڵبەندیەکە ئەوە نەتیجەی ئەخیرە بێ بەڕێوەچوونی میکانیزمی دامەزراندنەکە ئەتوانم بڵێم لە ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژە تەواو بێ ئینشەڵا خۆ دەزانی ئەم ناوە ناچێتەوە ئەم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەچێتە وەزارەتی دارایی فەرمانی بۆ دەرەچێت دوای دێتەوە ئێرە مباشرە ئەکەن دوای نەخۆشخانەکەی فتاح ئەکرێت نەخۆشخانەکە داوام